شەوانی مانگی ڕەمەزانە و مناڵانی کفری چاوەڕوانی دەستپێکردنی ئەو چالاکیان کە بۆیان ڕێک دەقرێت. گروپی سینەماکارانی گۆنای و گروپی شانۆی ڕووبەند لە کفری شەوانە ساتێک بۆ شادی مناڵان ڕێک دەخەن. پلانێکمان داناوە کە شەوانی مانگی ڕەمەزان بە درێژی مانگی ڕەمەزان هەفتەی یەک جار نمایشێکی لەم شێوازە ئامادە بکەین یا پێشکەشی بکەین بە منداڵەکان لە سنووری کفریا. ئەم چالاکیە بریتە لە کۆمەڵێک یاری و چیرۆک و نمایشی کورتەشانۆ کە ئەکتەرەکان جلوبەرگی ئاژەڵانیان لەبەرە پێشکەشیەکەن بۆی بتوانین هیچ نەبێ شتێکی پەروەردەی بە گوێ منداڵەکانمانە بدەین یاخود ساتێکی وا دروست بکەین کە منداڵەکان بتوان تۆزێک پێ بکەنن تۆزێک شادی بکەن لە هەمان کاتە ئێمە توانیمان لە کۆتایی نمایشەکە کۆتایی چالاکیەکە دیارەیەکی بچووک لە بەپێی توانای خۆمان تا بەش بکەین بەسەر منداڵەکان. من وەکو ڕۆڵی سپایدەرمان کە لەم چالاکیە بەشدار بووم و هەموو ئەو کەسانێکی کە هاتبوون بۆ سێرکردنی نمایشەکانمان و چالاکیەکانمان ئاماژەیە بەوەی کە ئێمە توانیمان لە یەکەمین کار و چالاکیمانە بەسەر کەوتوانە ئەنجامی بدەین. ئەو ڕەنانشیان بۆ دەموچاومان کرد و هەدیشیاندایە پێمان و یاری خۆشمانش کرد و یاریەکان زۆر خۆش بوو، ئەو بازنەکەش زۆر خۆش بوو، ئەو چێلەکەش زۆر خۆش بوو، گۆرانیەکانیش زۆر خۆش بوو و هەڵسەنگیان گۆرانیمان وت و ئانە هەموویان زۆر خۆش بوو. شانۆ، یاری، گۆرانی و بەخشینی دیاری بەشێک لەو چالاکیانن کە ساتەکانی مناڵانی پێشاد دەکرێت. ئەمە تەنها شەوێک نابێت و لە ناو مانگی ڕەمەزاندا بە بڕگە و جۆری تری شادی و بزەخستن سەر لێوی مناڵان بەردەوامیە بێت.